ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی تر بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. ئازیزان، بۆ جارێکی تر لەگەڵ میوانە بەڕێزەکەمان بەڕێز مامۆستا شێخ عەفان شێخ سڵدیق سەرگەتی زانای ئاینی یەکەوینە گفتوگۆ لەبارەی سروشتی هاتنی پێغەمبەران، کەسەهەتیان، پەیامەکەیان، گرنگی و مەهامی هاتنیان، ڕۆڵیان لەناو ئومەت و کۆمەڵگاکانیان باس دەکەینەوە. لە ئەڵقەیەکی پێشووترە بە شێوەیەکی گشتی باسمان لە دیاریکردنی پێغەمبەران و هاتنی پێغەمبەران و پەیامەکانیان، موعجیزەکانیان کرد، چۆن بیان ناسینەوە و ڕۆڵ و کاریگەریشیان کرد بە شێوەیەکی گشتی. هەوڵە دەین لەم ئەڵقەی ئەم جارەماندا بە تایبەتر باس لە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم بکەین، بزانین تایبەت مەندیەکانی پێغەمبەرمان محەممەد عليه الصلاة والسلام چییە و موعجیزە و ئەو شتە تایبەتانەی کە ئەنجامی داونەوە بۆ ئەو ڕەوابینداون چین. ئایا کاری ئەوان تەنها تایبەتە بە ڕێخستنی کاری قیامەت و دوان ڕۆژی مرۆڤەکان، یان ڕۆڵ و کاریگەریشیان لە دنیاداریە دادەنێن؟ ئێمە دەچینە خزمەتی بەڕێز مامۆستا شێخ عەفان شێخ سڵدیق سەرگەتی و بەرنامەکەمان دەست پێکەین. مامۆستای بەڕێز، سەرەتای بەرنامە بە گەرمی بە خێراتنی بەڕێزتانەکەین. بەخێر بێن. سپاس. مامۆستا، با لەوێەوە دەست پێ بکەین، بۆچی پێغەمبەرمان عليه الصلاة والسلام جیا لە پێغەمبەرانی پێشخۆی خاوەنی تایبەتمەندی و جیاوازیە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. صلاة لجناب تانو لبينران وبيسراني خوشويست مدوارين أم چەند خولەکەی کە لە خزمەت ئێوە و ئەوانی بەڕێزدان بتوانین هەندێک وەکو بڵێ سەرقەڵەمێک لەو بابەتە باس بکەین. جا پێشەوە بچینە سەر ئەو بابەتە یەک خاڵ هەیە زۆر گرنگەکە. ویستم جاری پێشوو پێم وایە مەجال نەبوو شتە باس بکەم، بەس یەک نوقتە سەری باسی بکەم. ئەویشەوەیە هەر ئومەتێک پێغەمبەرێکی بۆ هاتووە، یعنی ئاساییە بڵێن ئەگەر ئێمە وەکو نەتەوەی کورد پێغەمبەرێکمان هەبێت زۆر ئاساییە. بەس قسەکە لەسەر ئەمە ئەوەیە، ئایا ئەو پێغەمبەرەی کە هاتبێ بۆ ئێمە، بۆ هەر نەتەوەیەک بێ کە هاتبێ، ئەم پێغەمبەرە پەیامەکەی چییە؟ پەیامی هەموو پێغەمبەران لێکخواناسی و تەوحیدا کورت هەڵهێنراوە، یعنی هیچ پێغەمبەرێک نییە هاتبێ پەیامەکەی باسی شیرک و چەند خوایی تێدا بێ. لەبەرەوەی ئەوەی ئێستا باز دەکرێت کە مەسەڵەن بڵێن فڵانە کەس پێغەمبەر بووە بۆ کورد هاتووە، خەڵک ئەمڕۆ مەسەڵەن بیەوێ داوای بۆ بکات و بانگەوازی بۆ بکات و خەڵکی بۆ بکات و سنتەر و مەراکزی بۆ بکاتەوە، پشتیوانی لە دەوڵەت و لە دەوڵەتان بۆ دروست بکە، ئەم پێغەمبەرە ئەگەر پەیامەکەی تەوحید و یەکخواناسی نەبێ پێغەمبەری خوانی و شێوێنراوە. ئەم خاڵە گرنگە کە ویستم ئاماژەی پێ بکەم کە ئەم ڕاستی هەمومان بیزانین بە وەکوڵێ بە بیان و نەتەوەی و پاراستنی کولتوری نەتەوە و دیفاعکردن لە بوونی خۆمان بین شتێک دروستکەی نایبنین پێغەمبەری خوا کە بۆ ئێمە هاتبێ. بەس ئەم پێغەمبەر هەموو پەیامەکەی پڕ بێت لە شیرک و لە گومڕایی، ئەمە تەئکید پێغەمبەری خوا نییە، تەئکید خوای گەورە ئەو پێغەمبەرێ ئەگەر نردبێ بۆ پەیامەوە نانردووە. لە شێوەکان تەواوکەری پەیامەکەی یەکتریش حتمەن. جا ئێستا ئەو بابەتەی کە ئەمڕۆ باسیکەین، ئەمە ئەکرێ ئەڵقەیەک بێ بیبەسین بە ئەڵقەی ئەم بەرنامەیەوە. جارێ بۆ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام تایبەتمەندی هەیە جیاواز لە پێغەمبەرەکانی تر. گرنگترین خاڵێکەوەیە زانایان کە باس دەکەن مرۆڤایەتی تەشبیهەکەن بە مناڵێکەوە. مناڵێک کە لەدایک دەبێ بە چەند قۆناغی کاتێتە بەڕێ تا دەکاتە قۆناغی پێوترێک قۆناغی کەمال و تەواوێتی، قۆناغی عەقڵ. لە هەر قۆناغێکا کە مناڵێک مەسەن لەدایکە بێ، ئەرک و مافێکی تایبەتی قۆناغەکەی خۆی پێسپێرراوە. ناتوانین تۆ داوای شتێکی لێ بکەی کە لە قۆناغ و لە تەمەن و لە فکر و لە عەقڵی ئەوە
نەگونجاو بێ هەڵگیراو نەبێ لەبەرەوەی ئەم پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لە نوحەوە عەلەیهی سەلام کە ئەبێتە ڕەسوولی خوای گەورە کە خاوەنی پەیامێک و پەیامدار و پەیامەکەی بۆ مرۆڤایەتی دەبێ لەوێوە مرۆڤایەتی وەکو قۆناغی مناڵ دەست پێ دەکات هەتا ئەگاتە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام قۆناغەکەی دەبێتە قۆناغی کەمال قۆناغێکە ئیتر تەواو پێگەشتووە ئیتر لەوە زیاتر ئەگەر پێ بگەنێ وەکو چۆن ئەگەر ئەم تعبیرە ڕاست بوو لای المەثل الأعلی نمونەی هەربەرز بۆ خوای گەورێ ئەم لەم خوا میوەیەک یا شتێک کە پێگەشت لە پێگەشتن دەرچوو ئیتر ناخورێ دەبێ فرێ لێ سوودی نییە کاتە لە هاتنی پەیامی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام مرۆڤایەتی گەشتووەتە حەدی کەمال مرۆڤایەتی پێگەشتووە کە مرۆڤایەتی پێگەشتووە ئیتر پەیامێک دێت لەگەڵ عەقڵێکی پێگەشتوو تا قسەکە لەگەڵ عەقڵێکی تێگەشتوو تا قسەکە ئیتر بۆیە دەبێتە کۆتا پەیام و چەندین تایبەتمەندی ئەبێ جیاواز بێ لە پێغەمبەرەکانی تر بەو تایبەتمەندیانە بکەین کە جیاوازن تایبەتمەندیەکانی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام جارم یەکەم ئێمە ئەتوانین تەصنیفیان کەین پۆلێنکەین بۆ دوو بەشێکیان تایبەتمەندیە لە دنیادا خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە پێغەمبەری بەخشی عەلەیهی سەڵات وەسەلام بەشێکی تریان تایبەتمەندیە لە قیامەتا پێی بەخشی یەکێک لەو تایبەتمەندیانە لە ڕوویەکەوە هەموو پێغەمبەران هەیەە لە ڕوویەکەوە تایبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تایبەتمەندە دنیاویەکانە بەڵێ باسی دنیایەکانەکە کە پێوترێ موعجیزە موعجیزە چییە موعجیزە بریتیە لە کارێکی سەر ئاسا بەدەر لە دەسەڵات و توانایی مرۆڤ کە خوا دەیبەخشێ بە پێغەمبەرێک کە ئەو کەسە ئیدعای پێغەمبەرایەتی کا بۆ سەلماندنی پێغەمبەرایەتی خۆی خوای گەورە شتێکی پێدا دەسەڵاتێکی پێدا گونجا و هاوشێوەی یا هاوتەریبی ئەو شتەی لەو سەردەمەدایە بەڵام بە دەسەڵات و بە تواناترە بەسەر هەموو شتەکانە هەموو پێغەمبەران موعجزەیان هەبووە بەڵام یەکێک لە تایبەتمەندەکانی محەممەد صلی الله علیه و سلم موعجزەیەکی جیاوازی هەبووە لە هەموویان ئەگەر موعجزە ئاوا تەصنیف کەین موعجزە بێ بە دوو بەشەوە موعجزەیەکیان پێوترێ موعجزەی حسی بەرهەستی یانی چی یعنی موعجزەیەک بە یەکێک بە هەستەکان ئێمە هەستی پێ بکەین معجزەی هەموو پێغەمبەران هەستەوەر بووە یعنی چۆن لە معجزەی نوح پێغەمبەر عەلەیهی سەلام بیگرە هەتاوەکو دەگاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵی معجزە هەبووە هەمووی بینراوە یا بیسراوە لە حەقی ئێمەدا بیسراوە لە حەقی ئومەتەکاندا بینراوە بە نمونە معجزەی موسا پێغەمبەر چی بوو عەساکەی بوو ئەوەی کەوا زۆر لە قورئانە ئاماژەی پێکا لەگەڵ دەستیە کە دەستی کرد بە باخەڵیا بە سپێتی دەرهات لە سەردەمی موسا پێغەمبەر عەلەیهی سەلام سحر و جادو لە ئەوجا بوو لە قیمەدا بوو لە ترۆبکا بوو ناکرێ موسا پێغەمبەر بێت و پێغەمبەر بێ معجزەی شتێک بێت جیاواز بێ لەوەی ئەوان بۆچی ناکرێت لەبەرەوەی ئەگەر معجزەی موسا پێغەمبەر شتێکی تر بووە کابرا ئەیانوت ئەو خەڵکیان باشە ئەگەر لە سحرا بەهاتە بزانێ ئێمە چیمان لێ کرد لەبەرەوەی دەبینین موسا پێغەمبەر فەئەوجەسە فی نەفسی خیفەتە موسا کە دەکەوێتە مەیدانەکەەوە ئیتر تاقیکردنەوەی و پێشبڕکێ فرعون ساحرەکانی هێنا موسا شات و موسا زۆر ترسی موسا لەسەر چی بوو موسا ترسی لەسەرەوە نەبوو سەر نەکەوێ بەسەریانە بەس ترسا خەڵک معجزەکەی وەکو سحر سیرکە بۆیە دەبینین کە ساحرەکان تەسەحەڕ ئەعیون الناس چاوی خەڵکیان تێکدا ئەینجا دوایە موسا کە عەساکەی فرێدا یەکەم کەس مسلمان بوو ساحرەکان بوو چونکە یان زانیەوەی موسا چییە جیاواز کاتە ئەم معجزەی موسا پێوترێ معجزەیەکی چی پێوترێ معجزەیەکی بەرهەست معجزەیەکی هەستەوەر دەبینرا معجزەی داود پێغەمبەر چی بوو خوا فەرمووە وەئەلەننا لەهو الحەدید ئاسنی دەگرت وەکو هەویر چی بوو ئاوە ئەم معجزەیەک دەبینرا کە داود پێغەمبەر عەلەیهی سەلام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەشی هەبوو شتێکی تریشی مەسەن بینراوە هەستەوەرەکان وەکو چی چەندین جار سەحابە پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکیان لە غەزاوەتیان یا ڕەسوڵ الله ئاومان پێ نەما ئەفەرمێ ئاوای کرد ئەنەس ئەفەرمێ بینیم لە بەینی پەنجەکانیەوە ئاو دەهات یا سەحابەکان دەفەرمێمە کاتێ نانمان دەخوارد تەسبیحاتی نان خواردنەکەی بەردەم پێغەمبەرمان دەبیست عەلەیهی سەڵات وسەلام کاتێ جوولەکە زەهریان کردە خواردنەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گۆشتەکە وتەی محەممەد نەم خۆی ژەهراویم ئەم پێوترێ معجزەیەکی بەرهەست ئەم معجزە هەموو پێغەمبەران هەیەیان بۆ بەڵام یەکێکی تر کە تایبەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام جیاواز لە هەموویان کە پێی دەوترێ معجزەی قورئان تەنها معجزەیەکە کەوا بەس بە پێغەمبەرا عەلەیهی سەڵات وسەلام کەواتە یەکێک لە تایبەتیەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جیاواز لە هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام لە نوحەوە تا عیسا ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ بوونی معجزەیەکی وەکو ئەوان
كخواي قرن اقتربت الساعة وانشق القمر ما قلت كراهم قريش بينيان كهدلتي شو سركيكو إن جادوا أيوك خوي لهاتوا أما بين راو أما كباز ذكرين بو من مجرد هوالك وبينينك كأوان بينيان خو من بينيو بس من ببي بهوالك كبصحي بيم كشو باوركم كبيغمبر صلى الله عليه وسلم أمشي هبو بلا معجزة كي دوم كتايبتي بيغمبر عليه الصلاة والسلام أم معجزة هتا جيان لسر زيدا بردام كمعجزة قرآن ئەگەر بۆ وترێ مەسەن خۆ عیسا و موساش خاوەنی تەورات و ئینجیل بوون یانی ئەو تایبەتمەندیە کە دراو بە قورآن بەوان نەدرابوو یان جیاوازیەکە ئەمەیە تایبەتمەندی قورآن لە چییە بۆ تەورات و ئینجیل دەستگیری کراون بۆ شێوێنراوە لەبەرەوەی پاراستنی تەورات و ئینجیل لە ئەستۆی زاناکانیان بوو لە ئەستۆی قەشەکانیان بوو بەڵام پاراستنی قورآن لە ئەستۆی خوایە جوولەکەیەک ئەوێ بێتە شارێکەوە ئەڵێ لەگەڵ زاناکانیانە مناقەشە ئەەکەم تا بیان بەزن ئەم قورآنە وانی ئەوان بیری لێەکەنەوە یەتە قەراغی شارەکەم سێرەکە کابرایەک شوانە وتی بالم شوانەوە دەست پێ بکەم لێرەوە دەست پێەکەم اینجاڕە گومانێک بۆم شوانە دروستکەم ئێوارە ئەچێتەوە حتمما بەلبەلێ شتێک دروستە بێ ئەوان داینشێ مەرحەبای شوانە کە کاتە هەواڵێ پرسێت و دوای مەرحەبای دەی چاکی چۆنە ئەوانە ئەڵێ وەڵام من هەندێک قسەم هەیە بابۆت بکەم وتی فەر وتی تۆ موسڵمانی بەڵێ قورآن بەڵێ وتی لە قورآن هەشتی زۆر هەیە زیادە مەسەن ئاەتی دووبارەی تایە مەسەڵێ فەبیئەیی ئالای ڕەبیکوما تکەذیبان سیوێک جار دووبارە بۆتەوە باسی موسا و عیسا پێغەمبەر و پێغەمبەران لە زۆر شوێن دووبارە بۆتەوە باسی قەبر و قیامەت ئەمانە زیادن بۆ لایەن نەبین ئیتر شوانەکە شوتی خۆ فکرێکی باش ئەوانە زیادنە بالایەن بەرین لە دڵی خۆیاوتی هەنگاوێکم بڕی وتی بەس من یەک پرسیار لە تۆ ئەەکەم وتی بەڵێ وتی تۆ چەند چاوت هەیە چەند دەست هەیە چەند قاچت هەیە چەند گوێت هەیە چەند گورچیلەت هەیە چەند لوت هەیە وتی دوو چاو وتی تۆش چاوێکیان زیادەیە گوێیەکیان زیادەیە دەستێکت قاچێکت زیاتێ لایەن بم دەستێکت لابە با دەستەکەی تری ئیش بکە بارسووکی ئەبێ زیاتەکەش لابە ئێتر فبهت الذي كفر كابرا قراكاتم قرآنم پاراستنی لە ئەستۆی خوایە لە ئەستۆی عەبد نییە قەناعەتم وایە گەر لە ئەستۆی عەبدا بۆ هەردوو تێکچوو لەگەڵ حورمەتمان خەڵکانێکێ تیجارەتیان پێوە کرد بازرگانی ئەس جوولەکە بۆچی قورآن دەستکاری کرد عەفو تەورات و ئینجیل بۆ دەستکاری کرد لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام دەنگە دەنگێک بەرپا بوو پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی ئەوە چییە عەرزیان کردەوە جوولەکەیە ئافرەتێکیان سەر و برۆ و تاشیوە و بەناوباز ڕوویان ڕەش کردو دوور بێ لە ڕووی ئێوە بینەران بەناوبازار ئایگەڕێن فەرمووی قەشەیەکم بۆ بانکم زانم ئەوە چییە بانگیان کرد فەرمووی ئەوە چییە وتی وەڵاوە ئاژنە زینای کردو زەواجی کردو زینای کرد وتی سوێنتە دەم بەخوا کە تەورات و قورئانی ناردوو حەدی زینا کە ئافرەت بیکە خاوەن مێرد بێ ئەوە حوکمەکەیەتی وتی نەوەڵا ئەی بۆ گۆڕیتان وتی لەبەرەوەی لە عایلەی حاکمە ئافرەتێک زینای کرد وتی نابێ سوکایەتی ئەوان یعنی ئەوان وا بیرەکەن ئەمە سوکایەتیکردنە بە عایلەی حاکم لەبەرەوەی وتی ئەم حوکمە بگۆڕن لە تەوراتە ئەمە لابن ئەمە بێن کەواتە قورئان تایبەتمەندیەکەی معجزەکەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم کە قورئانە پاراستنی لای خوای گەورەیە لا هیچ عەبدێک نییە بەڵام تەورات و ئینجیل پاراستنی لای عەبدەکان بوو قورئان لە چ ڕوویەکەوە جارەمە هیچ پارێزراوە هیچ کەس ناتوانێت چەندین ساڵە هەوڵیان داوە ملیۆنەها لەوە چێ دۆلار سەرف کرابێ لە چاپی قورئانە بەلابردنی یەک خاڵ بەلابردنی یەک حەرەکە بەلابردنی یەک پیت یا یەک وشە نەیان توانیوە ئەم قورئانە لە چ ڕوویەکەوە معجزەیە مەسەن بڵێن لە چ ڕوویەکەوە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە قورئان لە هەموو ڕوویەکەوە معجزەیە یعنی کەسێک بیە شتێک وەکو قورئان بێن لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام وتیان کاکە ئەو قورئان القارعة ما القارعة هاتووە جاء أبو جهل وتی جاء وشي منیش ئەڵێم الفیل ما الفیل وما أدراك ما الفیل کابرایەتی بەخوا و عوامی شەزانەوە قسەی بازاڕیە و هەر هیچی لەو ناچێ کاتە قورئان لە هەموو ڕوویەکەوە معجزەیە تایبەتمەندی پێغەمبەری صلی الله عەلەیهی وسەلەم کە قورئان تا قیامەت ئەبێ پارێزراوە بێ لەوەی کە بەرنامەیە بۆ ژیانی هەموو قۆناغە جیاوازەکان تۆ سێرکە مەسەن لەو کاتەوەی کە نازڵە بێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەلام تا ئەو کاتێک کە مرۆڤایەتی ئەژی لەسەر ئەم زەویە توانای بەڕێوەبردنی هەموو ئەم جیلە جیاوازانەی هەیە بۆیە ئەبێ بمێنێتەوە
ئەگەر بڕیار وابێ قورئان نەتوانێ وەڵامی پرسیارەکانی سەردەمی تەکنۆلۆژیا و پێشکەوتن باتەوە کاتە بێ قورئانێکی ترمان هەبێ مامۆستایەک وتی هەرچیتانەوێت لە قورئانە هەیە یەکێ وتی مامۆستا من یەک پرسیار لە تۆ ئەکەم فەردەی ئار چەند نانیتی هەیە مامۆستا تەلەفۆنی هەڵگرت و تەلەفۆنی کرد بۆ نانەوایەک وتی فەردەی ئار چەند نانیتی هەیە وەڵامی دایە وتی بە کابرا ئەمەنیتی وتی مامۆستا وتم بە قورئان جوابم بەرەوە نەک بە کابرای نانەوە خۆش متوانم بچم بپرسم تۆ ناڵێ تەحەدا ناکەی قورئان شتێکی تایە ئەوتی ڕۆڵ ئاخر تۆ عەوامی خوا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون کاتە قورئان بڕیارە وەڵام دەرەوەی هەموو شتێک بێ سەردەمێک کە قورئان دابەزێ خەڵک نەئەزانێ مۆبایل چییە نەئەزانێ ئینتەرنێت چییە نە تۆڕی کۆمەڵایەتیە نە سۆشیال میدیایە نەچی هیچ نییە خەڵکێک کە قورئانەکەی بۆ دابەزیوە خەڵکانێکی عەرەب بوون ژیانیان تەنها لەگەڵ حوشتر و مەڕ و بزنا بوو خەڵکانێک بوون کەوا شانازیان ئەوە بوو ئەگەر کەسێک کچێکی هەبێ زیندە بە چاڵی بکە یێتەوە بازار بە سەربەرزیەوە بڵێ وڵا کچەکەم وا لێ کرد ئەو قورئانە لەو سەردەمە کە دابەزیەوە ئەو عەرەبانە لێی تێگەشتوون ئەمڕۆ گەورەترین زانا و دانا و پسپۆڕ بەسەم بڵێن کە لە بواری گەردون ناسی ئەوەی کە لە ناساییشەکە کە ئیتر کەسانێکی زۆر پسپۆر و زۆر بڵێن مێشکێکی تایبەتیان هەیە ئەبێ ئەم قورئانە بتوانێ فەراهەمکەری ژیانی ئەوە بێ تا ئەگاتەوە کەواتە تایبەتمەندی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەمیان ئەوەیە کەوا چییە معجزەیەکی پێدراوە بە جیاواز لە معجزەی هەموو پێغەمبەران ئەم معجزەش تەحەدای هەموو بەشەریەتی تایە بە خوێندەوار و نەخوێندەوار هەر چین و توێژێکە هەر زمان و هەر ڕەگەز و هەر نەتەوەیەکە لە هەر ئاستێکی علمی و زانستیدایە تەحەدای هەمووی تایە بێن بتوان بڵێن ئەم شتێ ئەم قورئانە وانی ئەم شتێ ئەم قورئانە زیادەیە یا ئەم شتێ ئەم قورئانە ئەمڕۆ لەگەڵ عەقڵە یا لەگەڵ علما پێچەوانە هەرگیز شتێکی وا نادۆزرێتەوە کاتە یەکێکە لە تایبەتمەندیە تایبەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێکی لە تایبەتمەندیەکانی دنیای ئەمەیە کە پێشەکیەکەم هێنا ئەی بەسم بەوە خوای گەورە سوبحانه وتعالى هەر پێغەمبەرێکی ناردبێ هەر پێغەمبەرێکی ناردبێ لە نوحەوە هەتا ئەگاتە عیسا چونکو نوح یەکەمین ڕەسوولە کەوا پەیامی بۆ هاتبێ عیساش کۆتا هەمینی پێش پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام یعنی لە نێوان پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ عیسا پێغەمبەر عەلەیهی سەلام هیچ پێغەمبەرێک نییە خوای گەورە هەر پێغەمبەرێکی ناردبێ قسەکەم بەستنەوەی پێشەکیکە بەم بابەتەوەی هەر پێغەمبەرێکی ناردبێ خوای گەورە پەیمان و بەڵێنی لێ وەرگرتوون لەتەنسوڕنەهو ئەبێ سەریخن ئیمانیشی پێ بێن کەواتە ئەم پێغەمبەرانی کە هاتوون زنجیرەیەک و ئەڵقەیەک لە دوای یەکن وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکا ئەفەرمێ نمونەی من و پێغەمبەران وەکو کەسێکی بینایەکی جوان و کەشخەی دروست کردووە تەنها شوێنی خشتێکی ماوە کەسێکیش دەڵێ ئەم بینا نەخشێنرا و جوان و ڕازاوەیە هیچ عیب و کەم و کوڕێکتیانە بەس ئەو خشتەی نوقسان فەرمی من ئەو خشتم کە ئەچمەوێ کەواتە یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی محەممەد صلی الله علیه و سلم بە هیچ پێغەمبەرێکی تر نەبەخشرا ئەم تایبەتمەندی میثاق و عهد و پەیمان لە هەموو پێغەمبەران لە نوح وەرگیرەوە هەتا عیسا ئەگەر کەوتنە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵاوات وەسەلام ئەبێ باوەڕی پێبێن و سەریشی خەن هەر بۆیە دەبینین جارێکیان عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وەرەقێکی تەوراتی پێبێ دەیخوێنێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەوە چییە ئەویش عەرزی دەکات تەوراتە لێ وەردەگرێ فەرمووی وەڵڵاهی ئەگەر موسا ئێستا زیندوو بوایە لە ناوتانە هیچ مەجالی بوارێکی نەبوو ئیلا بێ باوەڕ بێنێ بە من و دوای من کەوێ عیسا پێغەمبەر کە لە ئاسمانە کاتێ دەگەڕێتەوە بە چی دەگەڕێتەوە عیسا پێغەمبەر کە دەگەڕێتەوە لە دیمەشقا لە منارەی شەرقی دادەبەزێ عولەما دەفەرموو وەکو چۆن کابرا تازە لە حمام دابەزی بێ ئاو لە سەری دادەچۆڕێ قامەت کراوە بۆ نوێژێک بۆ کێ کراوە دڵێن بۆ ئیمامی مەهدی کراوە ئەفەرمێ کە دادەبەزێ ئاور دەداتەوە دەیناسێتەوە ئیمامی مەهدی بێتە دواوە عیسا پێغەمبەر نایەڵێ لە قیامەتە عیسا پێغەمبەر وەکو ئومەتی محەممەد دادەبەزێ عەلەیهی سڵاوات وەسەلام چونکو میثاقی لێ وەرگیراوە گەر کەوتە سەردەی محەممەدە بێ چی بکەی ئەبێ باوەڕ بە محەممەد بێنی کەواتە عیسا پێغەمبەر لە ئاخر زەمانە کە دادەبەزێ
لە منارە شرقی لە دیمەشقدا دەبەزێ ئەبێ باوەڕ بە محەممەد بێن علیه السلام هەر لەبەرەوەش ناچێتە پێشەوە ئیمامەتکە ئەفەرمێ ئیمامەکەتان لە خۆتانە منیش نوێژەکەم بە پشسەریەوە کاتە ئەمەش تایبەتمەندی دووەمی پێغەمبەر علیه الصلاة والسلام کاتە هەموو پێغەمبەران لە نوح تا دەگا ئەگەر هیچ ئینکاری ئەوەش ناکەین کە کورد پێغەمبەرێکی بوو بێ پەیامێکی بۆ هاتبێ زۆر زۆر ئاساییە بەلای ئێمەوە چونکە خوا فەرمووە لەقەد بعثنا في كل أمة رسولا ئەگەر هەر ئومەتێک بێ وإن من أمة إلا خلا فيها نذير هەر ئومەتێک پێغەمبەرێکی بادێ بەس گرنگ ئەوەیە ئەم پێغەمبەرە ڕەویە و نەهجی ئەم پێغەمبەرە هیچ جیاواز نەبوو لەو نەهجەی محەممەد هێناوێتی کاتە ئەوانەی ئەمڕۆ ئیدعای تەبعیەت لە پێغەمبەرێ بکەن کە بۆ کورد هاتبێ بڵێن شانازی پێوەکەن ئێمە پێغەمبەری خۆمانمان هەیە دوای ئەم پێغەمبەرە ناکەوین ئەگەر ئەم پێغەمبەرە گەورەی پێغەمبەرە بێت لە وحیا بێ وحیەکەشەوە بێ خواڵی بژارد بێ دەکاتە ئەگەر تۆ پێت وایە ئەمە پێغەمبەری خوایە شانازی بەوەی دەکەی پێغەمبەری خوایە کاتە بێ بە وحی پێغەمبەر بوو بێ عفو هەر بە وحی پێ کاتە ئەبێ پەیامی ئەم پێغەمبەر جیاواز نەبێت لە پەیامی محەممەد صلی الله علیه وسلم تایبەتمەندیەکانت بیر نەچێتەوە بەس من ویستم ئەو پرسیارە بکەم بەڕاشکاوی خۆی گەورە لە قورآنی پیرۆزدا باسی ئەوەی کردووە کە ئەمە دوایین پێغەمبەرت دێ بۆ مرۆڤایەتی چونکە جەنابەت ئاەتێکی خوێندەوە لكل قوم هاد ئیتر ئەمە مثلا لەو ئومەتی کە پێغەمبەر عەلەیهی سەلاتو وسەلام دەبێتە پێغەمبەری هەتا دوایین کەس لەسەر وەکو مرۆڤایەتی دەژی هەر یەک ئومەتە یان ئومەتی جیاواز هەیە و دەشێ پێغەمبەری تر بێ ئایا خۆی گەورە بە سەراحەت بەڕاشکاوانە هیچ هەم لە قورئانە هەم لە حەدیثە ئاماژە کراکەوە پێغەمبەر خاتەمی پێغەمبەران ئێمە نازانم ئەگەر ئەڵقەی پێشوو باسی جیاوازنیان ڕەسوول و نەبیمان کردبێ وتمان ڕەسوول خاوە کەسێکە پەیامی بۆ هاتبێ نەبیش کەسێکە پەیامی نەبێت و تابعی ڕەسوول بێ خی گەور لە سورەتی ئەحزاب فەرمێ ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين بۆ خی گەور نافەرمێ وخاتم الرسل بۆ ئەفەرمێ وخاتم النبيين حکمت لەما چییە یەکەم ئەڵێ محەممەد باوکی هیچ کەس لە ئێوە نییە ئەمە قانون و یاسای تەبەنی لە جاهلیەتە هەبوو کە خەڵک بە کوڕکردنی هەبوو خی گەفرێ محەممەد باوکی هیچ کەس لە ئێوە نییە یعنی ئەم بە کوڕکردنی خی گەورە بەتاڵ کردە بە چەندین ئاەتێک لێ گەڕێن بابەتی ئێمە ئەفەرمێ ولكن رسول الله ئەی محەممەد چییە پەیامهێنی خوایە وخاتم النبيين کۆتاهێنی چییە تەسەور نەکەی لە دوای محەممەدەوە ڕەسوولێ هەبێ خوا فەرمێ خاتەمی هەموو پێغەمبەران نەبیەکانن نەک ڕەسوولەکان کاتە لە دوای محەممەد عەلەیهی سەڵاتو وسەلام بە نەسی ئەم ئاەتە نە ڕەسوول لێ نە نەبیدە ئەگەر ئەو تعریفی ئەهان نەبی باسمان کرد کە تابعی پەیام کاتە کەس نەیە لە دوای محەممەدەوە بڵێ وەڵام من خوا منی کردووە بە پێغەمبەر ئیش بە منی ناردووە بەس ئیش بە قورئان دەکەم خوا فەرمێ وخاتم النبيين لە چەندین حەدیثی شا پێغەمبەر لە صحیح بوخاری مسلم و سنن هاتووەمی ئاماژە دەکا کە پێغەمبەر فەرمێ و من دواهەمین چیم دواهەمین نەبیشم نەک دواهەمین ڕەسوول دواهەمین نەبیشم کاتە لە قورئان و سنەدا بەڵگەمانەیە لە دوای محەممەد عەلەیهی سەڵاتو وسەلام نە ڕەسوول دێ نە نەبی دێ ئەمە خاڵێکە کە مەسەڵەن خەڵکێک هەیە کاکە لە قورئانە بەڵگە بێنە کە پێغەمبەر کۆتا بێ لە سورەتی ئەحزاب خی گەور زۆر بەڕاشکای فەرمێتی ئەفەرمێ وخاتم النبيين کۆتاهێنی خاتم یعنی چی دایمەن کە کتابێک کە کرێ نامەیەکی ڕسمی بێ یا شتێک بێ لە ئاخرەوە کە هەموو شتەکان تەواو بوو چیە بێ لە کۆتایە دەیبن سادرە واردە و چی اینجا مۆری لێدەن یعنی چی یعنی تر تەواو ئەگەر ملحقێکی هەبێ ملحقەکەشی چی ئەکەن لە دواوە ئللا بێ ملحقەکەی مۆرێکیشی لێدەن کە ئەمە کۆتایە کاتە وەخاتم یعنی ئەمە دواهەمین نەبیەکانە نەک ڕەسوولەکان و ڕەسوول هیچ نایە کاتە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام هیچ نەبیەکی ترمان نییە زۆر باش لە تایبەتمەندیەکان ئەگەر مابێتەوە چونکە من پرسیارم هەیە عەرزی جەنابەتی یەکەم دوایی یا تایبەتمەندیەکان کۆتایی هەن ئێمە تایبەتمەندی بۆ دنیا بەلایەنی کەمەوە 12 تایبەتمەندی هەیە لە قیامەتیشا 5-6 زۆریشە هەرمی لەسەری ڕاوەستین بەسەگەر بەخێرایی بەخێرایی مەسەلەیەکێکتر لا تایبەتمەندیەکانی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو پێغەمبەران بۆ ئومەتێک هاتوون هیچ پێغەمبەرێک نەبوو ڕیسالەکەی ڕیسالەیەکی گشتی بێ هەتایی بێ نانا گشتی بێ نەک هەتای هەر گشتی بێ عیسا لەسەر دەمی خۆی هاتووە ڕیسالەکەی گشتی نەبوو تەنها بۆ قەومێک بوو بۆ قەومێک بوو موسا لەسەر دەمێک هاتووە ڕیسالەکەی تایبەت بووە داوود هەموو ئەو پێغەمبەرانی کات ڕیسالەکەیان
تایبەت بۆ بەڵام ڕسالەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چییە گشتی بۆ هەموو بەشەریەت بوو یعنی کە چۆن کۆتا ها بۆ دنیا بۆ هەموو بەشەریەتە بۆ ئەوەی لەسەر گۆی زەوی ئەژی ڕسالەی بەس ئەوانی تروانە بوون بۆ جوگرافیایەکی تایبەت بوون مەسەڵەن لە سەردەمی عیسا پێغەمبەر چەندین پێغەمبەر بووە لە سەردەمی ئیبراهیم پێغەمبەر چەندین پێغەمبەر لە سەردەمی داود و سلێمانە بووە یحیا و زەکەریا عیسا پێکەوە هەر لە سەردەمی عیسا پێغەمبەر کاتێک بۆ ئەصحاب القەریە خەڵکە نێرێ فعززناهم بثالث سێ پێغەمبەری بە دوایەکان کاتە ئەوان ئاینەکانی ئەوانی زۆربەی ناوێکی تایبەتی هەبوو بەسرا و بە شوێن یا بە کەسێکەوە بەڵام ئاینی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوو یەکێک لە تایبەتیەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو پێغەمبەرێک شوێنی تایبەتی نوێژکردنی هەبوو یعنی بۆی نەبووم بە هەر کوێ ڕابگا نوێژ بکە لە هەر کوێ نوێژ بکە بۆ دەستنوێژ تایبەتی پێغەمبەر نەبووە صلی الله علیه و سلم نوێژ و ڕۆژ و زەکاتی تایبەتی پێغەمبەر نەبوون عەلەیهی سڵاتو وەسەلام هەموو پێغەمبەران هەیان بووە بەڵام دەستنوێژگرتنەکە بەچی مەکانی نوێژەکەش تایبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم يعني شلون؟ يعني في منصة وجعلت لي الأرض كلها مسجدا وطهورا فأيما رجل من أمتي أدركته الصلاة فليصلي همو زوي بو من كراوة شويني نيج وشويني دس نيج أي شيء أو دس ناكي أو زوي كتايم بيبكي بيت دس نيج نيجك بلان خواي قلب موسى بيغمر فين واجعلوا بيوتكم قبلة يعني أوان شويني تايبت يعني بو بلان أم شويني قشت يكي كتلا تايبت مكاني بيغمر صلى الله عليه وسلم غنیمەت و دەستکەوتی جەنگی بۆ هیچ پێغەمبەرێک حەڵاڵ نەبوو بۆ هەموو پێغەمبەران حەرام بووە ئیلا کێ نەبێ ئیلا محەممەد نەبی عەلەیهی سڵاتو وەسەلام چۆن بووم پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی غەنیمەتی پێشەکە ئەفەرمێ غەزا نەبی من الأنبیاء یەکێک لە پێغەمبەرەکانی پێشم غەزوەی کرد لە غەزوەکەدا دەستکەوتێکی جەنگی دەستکەوت عادەت وابوو لای ئەوان غەنیمەتی جەنگی بۆیان حەڵاڵ نەبوو چییە کرد لە شوێنێکا دایدەنا ئەگەر ئاگر بەهاتایە بیبردایە ئەوە دیارە غەزاکەی غەزایەکی شەرعی و ڕەوا بووە ئەم غەنیمەتە هیچ دزیەکی لێ نەکراوە ئەگەر ئاگر نەیبردایە ئەوە دزیەکرا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی پێغەمبەر دەکا عەلەیهی سڵاتو وەسەلام ئەفەرمێ غەنیمەتەکان دانا ئاگر نەیبرد پێغەمبەرەکە وتی لەناو ئەو قەومەدا دزیەک لەم غەنیمەتە کراوە چۆن دزەکە کەشفکەن فەرمووی لە هەر عەشرەتێک ڕۆیس عەشرەتەکە بێت تەوقەم لەگەڵا بکە دەستی هەر کامتان نووسا بەدەستمەوە لە عەشرەتی ئەو دزی کراوە توقعی کرد دەستی یەکێکیان نووسا بەدەستی پێغەمبەرەکەوە فەرمووی لە عەشرەتی ئەو دزی کرا هەر کەس بەشداری ئەم غەزایە کرد و لە عەشرەتە هەمووی بێنە ڕیزکە با تەوقییان لەگەڵا بکە هەموویان ڕیز کرد تەوقی لەگەڵ هەموویان دەستی نووسا بەدەستی پێغەمبەرەکە عەلەیهی سڵاتو وەسەلام چی بوو ئەفەرمێ سەرگایەکی زێڕین بوو دزی بووی هێنای دانا بردی بەڵام بۆ پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم غەنیمەت چییە غەنیمەت حەڵاڵ یەکێکی تر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دنیادا ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام لە دووری یەک مانگ ڕێگەوە بە بیستنی ناوەکەی دژمن ترسی لێ نیشتە و هەڵهاتووە نەیتوان ڕوبەڕووی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوەستێت یەکێک تر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیسرا و میعراجی پێبەخشراوە هیچ پێغەمبەرێک نەبووە ئەم مەکانەت و ڕێزەی پێ ببەخشرێ کە لە کاتێکی کورتی شەودا سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إن جاء دعائي أفرمي ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى أم إسراء معراج تایبەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام هیچ پێغەمبەرێک هاوشێوەی ئەمەی نەبووە نەگەشتووەتە ئەو پلەیەش نەک هەر شێوە هەر نەگەشتووە آخر پێغەمبەر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی درێژی ئیسرا معراج کە لە صحیحەکان هاتووە باسەکە آخر پێغەمبەر کە بینیوەتی ئیبراهیم پێغەمبەر عليه السلام لە ئاسمانی حەوتەم لە ئاسمانی حەوتەم بۆ سەرەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تێپەڕاندووە جوبرەیلیش نەیتوان تێپەڕێن کەواتە ئەمەشەیەکی تر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێک تر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر سەحابەکانی نەهی کراوە بە ناوی خۆیەوە بانگی لێ بکەن يعني بۆ هیچ سەحابەیەک نەبووە بە ناوی خۆیەوە بانگی کە لا تجعلوا دعاء الرسول كدعاء بعضكم بعضا یەکێک تر لە تایبەتمەندەکایەوە لە هەموو قورئانە سیر کە هەموو پێغەمبەرەکان بە ناوی خۆیانەوە بانگ کراون یا نوح یا مخاطبە کراون خوای گەورە کە ناویان دەبا بە یا نوح بەڵام خوای گەورە فەرمێ یا ئەیها الرەسول بلغ ما أنزل إليك يا أيها النبي ئەمە شێکێکتر لە تایبەتمەندەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خوای گەورە لە دنیادا پێی بەخشیوە
ئەگەر ڕۆنشتی زیاترێ بەس نا، ئەگەر باشە. کات مابێ با بچینە سەروانی قیامەت دیارەوانش گرنگن ئەوانیش بەڵێ چەند تایبەتمەندیەکن هەر ئەگەر نازام کاتمان مابێ ئەوەندەی کە بە سەریع باسی بکەین بە درێژی بچین بە سەریع نەوەڵا بە سەریع باسی بکەین یەکێک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر بانگتان بیست بانگێش چی ئەڵێ بیڵێنەوە لە دوای ئەوەوە سەڵەوات لەسەر من بدەن اینجا دوعای وەسیلە بخوێن ئەفەرمێ لە قیامەتە هەر کەس ئەمەی وت شەفاعەتم بۆی سافتە بێ هیچ پێغەمبەرێک تکاو شەفاعەتی نەکەوتە قیامەت ئیلا ئەو نەبێ لكل نبي دعوة مستجابة وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة همو بيغمبرك دعائك هي همو بيغمبران دعاء كان خويانا بيش خص نوح فرمي ربي لا تضرع على الأرض من الكافرين ديار يعني للدنيا يكردوا يعني للدنيا همو دعاك بس فرمي إني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة أم يكيك لتايبة من كان شفاعة بس شفاعتنا كان بس بكرتي ببختي پیغمبر صلی الله علیه و سلم شفاعتك بيدرا بيدرا شفاعتي عظمى شفاعتي عظمى شيء كاتي خلقي راده گيره لمحشره لزي محشره راده گيره خلقي تروزي زور نار حتى به الين بابچين پنابري نبر پیغمبران بو اوي كوات كاكار بن لم وضع نار حتى نجات ما اسن لا ادم لا نوح لا ابراهيم لا موسى لا عيسى هر يكي قسيك ادم الله ناتوان نوح على دعاء خوم كردو إبراهيم شاء الله من بيم ناكر موسى شو عيسى هر همو يعني هر يكيش تيك ديننا أي بسم الله كيس بسم الله محمد بسم الله بيغمر صلى الله عليه وسلم بيغمر عليه الصلاة والسلام فرمي من شسمه حضوري خواهي قول السجدية كبم حمد وثناء وستعيش وشن دعاء كم نيان زان ميستا خواهي قول أو كاتا فيرما كما شيء كي تل تايبة من تكاني بيغمر عليه الصلاة والسلام أفرمي كدعاء كم بيموتري ارفع رأسك سل تعطى واشفع تشفع سر بس كروا داواب كبيتا بخ شفاعات كو شفاعات بيدر شفاعتي عظمى لدس في غنبري عليه الصلاة والسلام أما يكيك لتايبة من دي شفاعة كانش باسينا كان شندين شفاعة كادري بيغمبر صلى الله عليه وسلم يكيك تل تايبة من دي كان أوي مقامك هي لقيامته شايستي يك بيغمبر مقامك هي مقامي محمود يعني بيغو باي سباس كراو أم مقام محمودة تايبتي يكبي غمر كما صنع فرمي أرجو أن أكون أنا أفرمي الدعاء وسيلة بكن دعاء بكن دعاء بكن لخواي قال أو مقام بي بخشي بيك عبد بشر ميدام أو عبد مشي كي كتير تايبة من ذكان في أنصار صم يجي تل تايبة من ذكان أو كوام كرانو كرنوي درجاي بهشت ببيغمبر النبي عليه الصلاة والسلام كأشياء تقاعد على درجاي كيا محمد درجاواني بهشت ضليم من أمر بيكرا بيجرى درجة بو كسيتر نكم يكم كسي دتشيتا بهشتا وبيغمبر صلى الله عليه وسلم أمش تنتاي بتمندي كي بيغمبر صلى الله عليه وسلم كلا قيامته أخواي جورا بي دبخشي وميدواني إن شاء الله دعاءكين ك أو شفاعتي كأفرمي إن اختبأت دعوتي شفاعة لأمتي يكيك لو كساني برشفاعتك إن شاء الله أيما بينراني خوش بيستمان إن شاء الله ما موسى أما متايبة من دياني كباب بيغمبري أم أمته دراو عليه الصلاة والسلام بو خوي كاريگريشان لقوري أم أمته دروس كردوا يعني أمتك جواز لأمتك يعني بيش خوي أو برساري أقل بشي نصر أو بابتش إما چندين تايبت من دي معنى هي بو أمتي بيغمبر صلى الله عليه وسلم هم لدنيا هم لقيامتها بكرتي باسي بكي بس هم لدنيا هم لقيامتها كباكسنا بخشرا أم هر خوي بوني إما بأمتي بيغمبر صلى الله عليه وسلم نشاني قوري إما لبر قوري بيغمبر صلى الله عليه وسلم علماء دفرمون كسيك تبيني ككرامتك يابو كرامتي ولا طبعا بابك فراوان لبابي عقيدة كيش كسش ناتوان إنكاري بكاسوكو بالقمان هم للقرآن هم لسنتي بيغمبر صلى الله عليه وسلم هي قصة كامل لسر أمية لسر والله فرسالة كي جنابت أجر كسيك تبيني كرامتك يابو إنكاري كرامتك نكي قوري أم كسا بسرا وبقوري محمد عليه الصلاة والسلام يعني محمد عليه الصلاة والسلام كسيكي أو عند قوري لنا أمتك كسيكي وهاي خواي قوري أو خلاطة قوري بيه بخشيو أو ريزو حرمة قوري بيه بخشيو كواءت وعني اشتبك بدابة لتصراتي خلقي كاتو أمتي بيه غمرش عليه الصلاة والسلام تايبت من دي زوري بيه بخشراو أم تايبت من راني كل الدنيا شو هم لقيامتي شاب بخشراو
ئومەتی پێغەمبەر بەس حەسەکەم یەک خاڵیان تیشکی بخەمە سەر کە زۆر گرنگە بۆ خۆمان بۆ بیسەران یەکێک لە تایبەتمەندەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قیامەتە چییە؟ ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەی نەبینیوە چۆن بزانێ ئێمە ئومەتی ئەوین لە قیامەتە شەفاعەتمان بۆ بکە ناڵین یەکێک لە تایبەتمەندەکانی محەممەد صلی الله علیه و سلم شەفاعەتە بە چیا بمان ناسە شەفاعەتمان بۆ بکە أفرمي إن أمتي يدعون يوم القيامة غرا محجلين من آثار الوضوء لقيامتها آسواري دسنيش بريسك أداتها إن الله حرم على النار أن تأكل آثار السجود أجر كسيك نيشبك سجدة بري لقيامتها شوين السجدة كاين لبهت جهنم ناسوت كاتت تايبت مندية كزور جرينجا إيمم براسي قصيلة سربكين بس زور بسريعي مانەوەی ئاسەواری دەستنوێژ لە قیامەتە بۆ ئومەتی پێغەمبەر دەستنوێژ لە دنیادا مشتەرەکین هەمومان بەڵام لە قیامەتە ئاسەوار بەس بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن بمان ناسێتەوە ئێمە ئومەتی ئەوین کاتە ئەم قسەکەم ئەلێرە بۆیە ئەمە باس کرد ئەمە بڵم هەر کەس لە دنیادا نوێژ نەکە دەستنوێژ نەگرێ 1001 جار خۆی بە ئومەتی ڕەسوڵ الله بزانێت صلی الله علیه و سلم لاف و گزافی ئەوە لێدا کە من ئومەتی محەممەدم عەلەیهی سڵات وەسەلام ئەم قسەیە پوشێکی لە ئەو پێ ناکرێت ئەگەر نوێژ نەکات و دەست نوێژ نەگرێت چونکو لە قیامەتە نایناسێتەوە ناسنامەی ئومەتی محەممەد صلی الله علیه و سلم یا تایبەتمەندیەکی ئومەتی محەممەد صلی الله علیه و سلم لە قیامەتە چییە؟ مانەوەی ئاسەواری دەست نوێژ لە قیامەتە کەواتە ئەگەر کەسێک لە دنیا نوێژی نەکرد بێت دەست نوێژی نەگرت بێت لە قیامەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەچی بیناسێتەوە ئەمە خاڵێکە گرنگە کە بەڕاستی ئێمە لەسەری هەڵوێستە بکەین پێمان وانە بێ کە دینداری و ئومەتی بوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرەوەیە ئەسڵەن ئێمە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو ئومەتمان هەیە یەکیان پێوترێ ئومەتی داوای یەکیان پێوترێ ئومەتی ئیجابە هەر کەسێک کەوت بێتە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا وەکو قیامەت پێوترێ ئومەتی داوە ئەمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕووی چی لە ڕووی ئەوەی کەوا ئومەتی داوە ڕوو لەوان دەکات بەس ئومەتی ئیجابە بەو کەسان دەوترێ کەوا چییە تەبعیەتیان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی کەوا ئومەتی ئیجابن تەنها بە قسەکردن نابنە ئومەتی ئیجابە بەڵکو دەبێت بە عەمەلی بیسەلمێنن کەوا تابعی چین کەوا تابعی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەویش بە دەست نوێژکردن بۆی لە قیامەتە ئاسەوارەکەی بمێنێتەوە تا شانازی بکەن بەو ئاسەوارەی کەوا دەم و چاو و باڵ و قاچیان بریسکەی دێ کە ئێمە ئومەتی تۆ بین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مامۆسای بەڕێز دەست خۆش پرسیارێکی گرنگ لەبارەی پەیامی پێغەمبەران بە تایبەتی پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پەیامەکەیان تەنها کاری لەسەر با بڵێ ڕێخستنی پەرستشی بەندەکان بۆ خۆی پەروەردگار کردووە یان کاروباری دنیاییشیان دەستێ وەرداوە بە ئاراستەی چاکردن و ئیسلاح خاڵێکی زۆر گرنگامە زۆر جا خەڵک ئەڵێ دین بۆ مزگەوتێویتر بۆ ئێمە بڵێ ئێمە گەر سەیری قورئان بکەین سەیری پەیامی پێغەمبەران بکەین عەلەیهیمۇ الصەڵاة وەسسەلام ئێمە وتمان هەر پێغەمبەری موعجزەیەکی کاتە ئەم پێغەمبەران هاتوون بۆی چاکسازی لە ژیانی خەڵکا بکەن ئایا ئەم چاکسازیە تەنها یەک بوار دەگرێتەوە کە عیبادەت و مزگەوتە یا ئەمە تێدەپەڕێنێم دێتە ژیان بە چمک و مانا فراوانێکی سەیری موعجزەی پێغەمبەران کە یەکێک لە پێغەمبەران یێت ئەڵێ چی ئەڵێ لا تبخسوا الناس أشياء خوافا ويل للمطففين مطففين يعني شي يعني أو ترازو بازوك كاتل القرآن آماجي تدراو كوا إنسان لكرين وفروش ناس سرساق بيغمبرك مان هي ديت أفرمي ولا ما ملو كرين وفروش نات شي بكن ترازو بازي ما كان ريب كن لوط بيغمبر دي کۆمەڵێک ئاکار و ڕەوشتی ناپەسەند و ناتەندروستن ڕاستیان دەکاتەوە پێغەمبەرێکی ترمان دێت کۆمەڵێ ئیتیجاهی فکری هەڵا هەیە فکرەکان ڕاست دەکاتەوە پێغەمبەری خۆشمان سەرباری هەموو پێغەمبەرەکان دێت چییە دێت دەست وەردەداتە بچووکترین خاڵ لە ژیانی ئینسان تا ئەگاتە گەورەترین خاڵ کە عیبادەت و بەستنەوەی ئینسانە بەخوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم یەتە دەرەوە سێرەکا کابرایە کۆمایە گەرمی داناوە گەرمەکە زۆر جوان دەستەکە بە ناوی ئاواکا سێرەکاتە فەرمووی بۆ ئەمەت ئاوا لێ کردو هەلا جعلته فوق بۆ لەسەرەوە داتنەنا قال يا رسول الله أصابته السماء وتي والله پێغەمبەری خۆم باران تەڕی کردو فەرمووی من غش فليس کەواتە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس علاقەی لە مزگەوتا دروست بکە حەقی چییە بەسەر گەرمی کابراوە
گەورەترین خاڵیش ئەوەیە کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکی صحیح فەرمێ هەموو پێغەمبەرێک هاتووە دەسوەردانی لە سیاسەت و لە ئیدارە و لە دەسەڵاتی خەڵکا کردووە كلما هلك نبي خلفه نبي هەر پێغەمبەرێک کەوا ڕۆژێ پێغەمبەرێکی تر هاتووە سولەیمان پێغەمبەر پاشا بوو داود پێغەمبەر پاشا بوو لەگەڵ ئەوەی کە پێغەمبەریش بوون کاتە هەموو پێغەمبەران هاتوون بۆی چاکسازی لە کۆی ژیانی بەشەرا بکەن ئەگەر هەر پێغەمبەرێک هاتبێ بڕیار وابێکەوە هەر خەریکی عیبادەت و بەندایەتی بێ هەقی بەدەرەوەی مزگەوت نەبووە پێغەمبەران کێشیان بۆ دروست نەبوو بۆچی پێغەمبەران ڕوبەڕووی کێشە و ئاستەنگ و لەمپەرەکانی ژیان دەبنەوە لەبەرەوەی ئەوان پیان وایە بێ کۆی سێکتەرەکانی ژیان لە ژێرباڵی شریعەتە خۆیان ببینەوە نەک تەنها بوارێک بگرن و بوارەکەی ترکەن بۆیە دەبینین پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم جار دێتە مەدینە چی ئەکا یەکەمین دەستوری مەدەنی دەنووسێت بۆ وڵات پێغەمبەر صلی الله علیه وسلم دەینووسێ قورئانیش هەیە سنەتی پێغەمبەریش هەڵسەڵم ئەی بۆ دەستوری مەدینە ئەنووسێتەوە بۆ قانونێک بۆ مەدینە بڕیارەدا بۆچی بڕیارەدا ئەنسار مهاجر اینجا جوولەکە بە هەموو فرقە و بڵین تایفەکانیەوە اینجا نەسارا هەمووی بڕیارەدا هەر کەس مافی خۆی حەقی خۆیە بێ جاگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها پەیوەندی لە مزگەوتا دووچکار لەگەڵ خوای گەورە چی داوە بەسەر نووسینی یاسایەکەوە ڕێخستنی ژیانی خەڵقەکە چییە ئەو پێشەوەی بچێتە مەدینە ژیانی خەڵک چۆن باوا بڕوا بەڕێوە بەڵام نا دەبینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی سیاسییان تەدەخولەکە خۆی بێتە سەر و کۆمار هەموو سەلاحیەتێکی سەر و کۆماری هەیە لە ژیانی اقتصادا بڵین دەسوێردانیە بێ هەچی کڕین و مامەڵە و فرۆشتنێکە هەمووی تەنزیم دەکە ئاوارێک بکرێ ئاوارێک بکرێ اینجا لە ژیانی کۆمەڵایەتیدا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بۆیە دەبین کتێبەکانی فقهی ئێمە لەوەی لە عەسری تابعین کە دەنووسرێتەوە هەتا بە ئەمڕۆ دەگا هەموویان بڕۆ سیرکە لە بابی نوێژە لە بابی عیباداتە لە بابی ڕۆژووە لەوە چێ کەمترین شت هەبێ بەس بڕۆ لە بابی بزانە کڕین و فرۆشتن اینجا بڕۆ بزان لە بابی سیاسەتی شەرعیە اینجا بڕۆ لە بابی ئەسکەریە لە هەموو بابەکانە زانایانی ئێمە چەندین کتێبیان نووسیوە ئەم هەموو کتێبەش نووسراوە لەکوێوە نووسراوە خۆ هیچ کەس لە گیرفانی خۆی نەهێناوە کاتە پێغەمبەران هاتوون بۆ ئەوەی بە خەڵکی بڵێن خەڵکینە ئێمە دەبینە سەرمەشقی ئێوە نەک تەنها لە مزگەوتە هەمووتان کۆکەینەوە هەمووتان وشکەینەوە لە مزگەوتە بەڵکو لە هەموو ژیانە سەرمەشقێکی چاکە بین بۆ ئێوە هاتنی قورئان و پەیامەکانیش ئەوەی کەوا لەناو قورئان و پەیامەکانە هەیە هەر هەمووی بەڵگەیە لەسەرەوەی پێغەمبەران تەنها نەهاتوون ڕێی نوێژ فێری خەڵکن ڕێی سیاسەت تەرکەن بەڵکو هەمووی یەکێکی وەکو بڵێ وەحدەیەکی بەش نەکراوە هەمووی دەبێ وەکو یەکسێر بکرێت و وەکیۆکیشی لەسەر بکرێت مامۆستا پرسیارێک کە پێویستە وەڵام بدرێتەوە پێشم وایە چەند جار ئەمە وتراوە بەڵام هەندێک جار پرسیارەکەش زۆر دووبارە ئەکرێتەوە یانە و سێ زۆر ئەوترێتەوە ئەویشەوەیە کە قورئان بە زمانی عەرەبی هاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی کەسێکە لە عەرەبە باشە ئەوترێ مەسەلەن پەیامە پێغەمبەرایەتیە تایبەتە بە عەرەب یعنی مۆرچی عەرەبی پێوەیە چوزانم تایبەت بە و نەتەوەیە بۆ شوێنە جوگرافیەیە ئەو مەتەکانی تر زۆر جار مەسەلەن لێرە لای ئێمە زۆر ئەمە ئەبیسترێ بۆ پێی ئێمە لە دەرەوەی بازنەی عەرەبین مەسەلەن زمانێکی ترمان هەیە نەتەوەیەکی ترین با بڵێن یا هەموو ئەو نەتەوانەی کە لەسەر گوۆی زەویە ئەم قسەیە چەند بەهادارە یان بە پێچەوان چەند بێ بەهایە یەک خاڵەیە زۆر گرنگە ئێمە ئەگەر سەیری جوگرافیا و مێژووی ئەو سەردەمە بکەین کە قورئان هاتووە جار بزانین لە جوگرافای ئەو سەردەمە خەڵک جارە یەکەم لەکوێ ژیاوە کوێ ئاوەدانی تێدا بووە تا بزانین ئەم پەیامە لەکوێ هاتووە ئەمە خاڵێکە زۆر گرنگە ئەو وڵاتانی ئەوروپا ئەمریکا ئوسترالیا ئەفریقاوانە بێجگە لە ئەو شوێنانەی کەوە شیمالی ئەفریقا و کۆمەڵ خەڵکی ئەوەندە تیا نەبووە ئەمە خاڵێکە ئەمە بەجێی دەڵین بۆ چونکە مەکای زۆرە بە کە بچینە بوارە جوگرافی مێژوو بزانین چەند ئومەت لەو کاتە بوو یەکێکتر لە خاڵەکان ئەوەیە خۆ خوای گەورە کە پێغەمبەرێکە نێرێ ئەم پێغەمبەرە دەبێ بە زمانێک بینێرە بە چ زمانێک بینێرە ئەبێ بە زمانێک بینێرە کاتە خوای گەورە سوبحانە و تەعالە کە ئەم پێغەمبەر دێنێ بە زمانێک بۆ هەموو پێغەمبەرێک بۆ هەموو ئومەتێک پێغەمبەرێکی ناردووە ئەگەر ئەم تعبیرە ئاوا لێکی بین هەموو ئومەتێک پێغەمبەرێکە بوو بە عەرەبیش لەنا عەرەبیشا پێغەمبەرێکە بێ کاتەم ئاساییە لەم ڕۆوە
کە ئەڵێ مەسە ئێستا کورد وەختە دەڵێ بێ زمانێکی هەبێ و نانە بێجگەلەوە کورد دەڵێ ئێمە پێغەمبەرێکمان هەبوو ئەو ئەڵێ ئێمە هەمان بوو کەواتە با لەناو عەرەبیشا پێغەمبەرێکم ئەمە خاڵێکە کە گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە خوای گەورە لا یوسئەل عەما یەفعەل وهم یوسئەلون خوای گەورە ئیرادەی هەر چۆن هەبێ هەروە ئەبێ کەواتە هاتنی محەممەد لەناو عەرەبا یەکەم ئەوەیە بە عەرەبیش پێغەمبەرێکی تێدا هەبێت نەک پێغەمبەرێکی هەبێت پێغەمبەرێک ناو عەرەبیش هەبێ ئەمە ئاسایە دووەمیش ئەوەیە خوای گەورە ئیرادەی وا بووکەوە کۆتا پێغەمبەر بە زمانێک بێ کە زمانێکی بڵین ئەگەر وابێ ئەم تعبیرە زمانێکی وەسەط بێ هەموو کەس بە ئاسانی بتوانێت لی تێبکە هەموو کەس بە ئاسانی بتوانێت وەری بگرێ و هەموو کەس بتوانێت بە ئاسانی ئیشی لێ پێ بکات کەواتە ئەسڵی پرسیارەکەم پرسیارێکی نامەنتیقیە کە بڵین خوایە بۆ لە ناو عەرەبا پێغەمبەرت ناردووە چونکە خوای گەورە خۆی دەزانێ الله أعلم حيث يجعل رسالته خوای گەورە خۆی دەزانێت لەکوێ پەیامەکەی دائەنێ لە چ شوێنێک بە چ زمانێک کەی تاکەی ئەمانە لە علمی خوای گەورەدان پرسیارکردن لەم بابەتانە پرسیارکردنە لە نەگەشتن بە نەتیجەیەک چونکو ئەوەی بەرامبەر ئەم پرسیارەکان بەسی ئەوە نیە تێبگەم بەسمە بەسەوەی ڕەخنە بکرێت زۆر جار کەسێکێت ئەڵێ ئەو پەرداخە بۆ بڕێک بێنێتەوە بۆ بزڵ ئەو پەرداخە بۆ ئەدانرا بە ئاواداین ئێخۆ ئەگەر وا دامان ناحەرەبێ قسەکەیەوە ناڵێ یەکی تێڵ نەوەڵە عکسی کەرەوە کاتە هەندێک ئەو پرسیارانە ئەکەن بۆ ئەوە نییە کە تێبگەن بۆچی چونکە خوای گەورە خۆی دەزانێت پەیامەکەی لەکوێ دانێ بە کیا دەینێرێ بۆ کێشی دەنێرێ ئەمە خاڵێک خوای گەورەش خۆی ئێرادەی وابوو کە پەیامەکە بێ و پێ ئەچێ والله ئەعلەم زمانی عەرەبیشێک بێت لەو زمانانی کە لەو سەردەمەدا زۆرترین قسەکەری هەبوو بێ یا بڵێن زۆرترین بوار هەبوو بێ بۆی ئەو پەیامە لەوێ بێت والله ئەعلەم ئێمە قسەی زیاتر مابوو پرسیاری دەربارە بکەین بەڵام کاتی بەرنامەکەمان کۆتایی هات ئینشاءالله دەرفەت هەبوو لە ئایندەیە ئینشاءالله وەڵامی پرسیارەکانمان وەرەگرینەوە زۆر بەڕێز مامۆستا شێخ حەفان شێخ سدیق سەرگەتی زانایانی ماندوومان کردی خۆی گەورە پاداشت بێتەوە سوپاس خوا سەلامەتتان کا سەرکەوتوو اینارە بەڕێز و خۆشەویستەکان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هاوکارانم تا بەی گەیشتنەوەیشی تر بەخواتان ئەسپێری تەندروست بژین